دوای چەند سەعاتێک لە بڵاوبوونەوەی راپۆرتێک لە شاشەی کورسات نیوز دەربارەی ونبوونی ئەو کچەی کە لە کاتی دۆزینەوەیدا لە شاری سلێمانی ڕایگەیاندبوو ناوی لاڤە محەممەد سدیقە و تەمەنی 11 ساڵە و خەڵکی کەرکووکە دەست بە جێباوک و کەسوکاری کچەکە لە ڕێگەی دەستگای میدیایی کورساتەوە زانیاریان وەرگرت و بەرەبەیانی ڕۆژی 14 حوزەیران لە کەرکووکەوە گەیشتە شاری سلێمانی بۆ ئەوەی بە منداڵەکەیان شاد ببنەوە. ئەوەش پشتڕاست کرایەوە کە ناوی تەواوی کچە ونبووەکە چاوان دڵشاد زایرە و تەمەنی 14 ساڵە و دانیشتووی کەرکووکن. من پێم خۆش بوو دڵخۆش بووم بەوەی کە توانیتان یان بووینە هۆکاریەوەی کە کچەکەتان بدۆزنەوە. ئێمە سوپاسی جەنابتانەکەین هەرێکتان کێشا بەڕاستی کارێکتان کردووە جێی شایان و جێی باسکردنە. ناو ئیشا بوو منە گیرام ناویشە جەماعەتەکەشم یعنیتر کە زانیان وتە زۆر یەکسەر پێیان وتی بە تەلەفۆن وتیان کچەکە دۆزراوەتەوە. نوێژ بەگر لە کات نوێژدا تەلەفۆنیان بۆ کرد کاتر نوێژەکەم تەواو کرد ڕاستە وتم بەخوا شتێکە ئینشاڵڵا. ئەگەرچی پشووی فەرمی بوو بەڵام لە هۆبەی پۆلیسی نەوجەوانان دادوەری لێکۆڵینەوە ڕێوشوێنە یاسایەکانی بۆ ڕادەستکردنەوەی چاوانی دۆزراوە ڕاپەڕاند و خەندە و خۆشی گەڕاندەوە بۆ باوک و کەسوکارەکەی. کۆتە ئێرە و کۆتە لای ئێوە و حەمدە بە سەڵامەتی ماوە. ئەم کچە گەورەیە وڵای منەوەی حاکمەی کەرکووک بۆی کرد ڕسم کە تەعمیمیەکەی بۆ مستەشفاکان و مەرکەزەکان هەمووی ناکرد. باڵگەیەک پێمانە حاکمیش ئیمزای کردووە قەراری گەڕانەوەیەوە وتەی باوکی بەرتەوازەمان وەرگرتەوە دوای بۆمان دەرچوو کە ئەو مناڵە حاڵەتێکی نەفسی هەیە نەخۆشیێکی هەیە ناوی خۆی باو باپیری گۆڕی بووکەوانەمان بۆ بڕیار چا کرد لای خۆمان ڕادستی کەسوکاری خۆیان دەکەین و ئینشاڵڵا بە دڵخۆشیەوە ئەی وەرێگرنەوە. وەڵا لە کورسات ئەوە شتێکی دوور نییە ینی ئەمە یەکەم جاریش نییە ئەم هەڵمەتە باشانە ئەەکەم ئەم وەڵەجاکانە ئەەکە. من وەک خۆم زۆر سپاسی ئەو کەناڵە بە ڕێزە ئەەکەم کە هەردەم بە دەنگ و هاواری خەڵکەوە بە دوای گەڕان بە ڕاستیەکاندا هەیە. ئەمە وەگەرێکێکی خۆمان کات و ساتمان نییە. بەڕاستی زۆر سپاسی برادەرانی پۆلیسی نەوجەوانی سلێمانی و هەموو پۆلیسی سلێمانی دەکەین کە شانەیەکی زۆر بەخۆتە کە لە خزمەتی هاوڵاتیاندا لە خزمەتی گەیاندنی ڕاستیەکانە. ئومێدەوارم کەناڵی کورسات دائما ئەو ڕاستیانە بگەینەوە و حەقایقەکان بگەینەوە وەک کەناڵەکانی کە نەبێ کە ئەلامی معاکس بێ. زۆر سپاس. دوای ئەوەی وتەی باوکی لاڤەی ونبوو لە پۆلیسی نەوجەوانانی سلێمانی وەرگیرا و لەلایەن دادوەری لێکۆڵینەوەی نەوجەوانانیش بڕیاردرا لەسەر گەڕانەوەی منداڵەکە بۆ کەسوکاری. ئێستا لە پۆلیس ڕێوشوێنە یاسایەکان تەواو بۆی شوکارەکان ڕایکراوە بۆ ئەوەی باوکی لاڤە بڕوات مناڵەکەی وەربگرێتەوە. ئەمە خانەی نەوجەوانانی کچانە کچەکەتان لێرەیە فەرمونون. ئێستا ئێمە چینە لای لاڤەی کشتان. لەگەڵ گەیشتنمان بۆ خانەی نەوجەوانانی کچان باوکی چاوان بە حەسرەت بوو بۆ شادبوونەوەی بە کچەکەی. هێندە خۆشحاڵ بوو کە دەیوت ئەم جەژنەی بۆتە دوو جەژن و خەمی 45 ڕۆژەی کۆتایی پێهاتووە. لە دوێنە شۆ من جەژنەمە یعنی لەو خۆیان بەزایب هەتا دوێنە ئێمە وەک ماڵمەڵک تەعزیێلات بوو چەند ڕۆژ ئێمە 45 ڕۆژە ینی نەمەزای چ بێت. لە دوێنە من لە گیر نەخۆشیە ناوی چاوان دڵشاد زائرەمە. ئەمە کچی منەوە ئەتر باش بووە تا سە پێنجی بدایی باش بووە تا سەبەست ئەو تەقیمە 2 ساڵ ئەم مناڵە ئاوبارەوی دەرونی تێکچووە و شادبوونەوەی چاوان بە باوک و کەسوکاری هاوڕێ و چاودێرانی خانەی کچانیشی دڵخۆش کرد. ئێمەش زۆر خۆشحاڵ بووین کە ئەو راپۆرتەمان بینی لە کورساتەوە کورسات نیوزەوە کە دابەزی و شکر دۆزراوەوە زۆر خۆشحاڵ من لە تەلەڤیزیۆن بینیم خۆم ئەمشەو دەستخۆشی لە نیان جەکەم لە توێژەرەکان و لە هەموو فەرمانبەرانی خانەی کچانەکەم. زۆر دڵخۆشم کە لافە دۆزراوەتەوە هەستەکەم کە خۆم لە ناو خێزانی خۆمام ئەی شەروەها دڵخۆشە پێ. ئامۆزای چاوانی؟ بەڵێ. پێت خۆش ئەمڕۆ بینیوتەتەوە پێکەوە ئاشنا بوون؟ بەڵێ. چاوان دڵشاد لە ڕۆژی 28 چواری 2010 لەلایەن پۆلیسی سلێمانیەوە دۆزراوەتەوە و نێدراوەتە خانی نەوجەوانانی کچان. کورسات نیوزیش لەو ساتەوەی ئاگادار کرایەوە
لە ڕۆژی 13 حوزەیران راپۆرتێکی لەبارەی چیرۆکی ئەو کچە ئەنجامدا و دوای بڵاوکردنەوەشی دەست بەجێ کەسوکارەکەی بە چاوان ئاشنا بوونەوە. دلێر کەمال کورسات نیوز سلێمانی. بە هیوای ئەوەی ئاگاتان لێ بێت و زۆر زۆر سپاس.